لقی هەولێری زانایانی کۆمەڵی ئیسلامی و ئەنجومەنی یەکی خوشکانی کۆمەڵ خولێکی هۆشیاری بە دابەشکردنی پەرتووک بەسەر منداڵان و نەوجەوانان بەڕێوە برد. ئامانجی خولەکەش زیاتر ئاشنایکردنی نەوەی نوێیە بە ئاینی پیرۆزی ئیسلام و شارەزایی بوونیانە لە ژیان و سونەتەکانی پێغەمبەری خودا درودی خوای لەسەر بێت. بەرپرسی لقی هەولێری زانایانی کۆمەڵی ئیسلامیش دەڵێت ئەو پیاوانەی کورد کە هەمیشە شانازیان پێوە دەکات بەرهەمی حوجرە و مزگەوتەکان بوون و ئەوانیش مەبەستیانە پیاوی گەورە لە نەوەی نوێ بۆ داهاتوو ئامادە بکەن. لەسەر دوو کتێبی زیارە سەرژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە خولی یەکەمیان 117 کەس بەشداری کرد، ئەم جاریان 111 کەس لەو منداڵانە بەشداریان کردیا ژیانی پێغەمبەری خوایان صلی الله علیه وسلم خوێندوتەوە. ئێمەش ئیمتیحانمان لەسەرکردن ئێستا خەڵاتیان دەکەین و بە بڕوانامیان دەدەینێ. ئەمانێکەوە کورد شانازیان پێوە دەکات لە حوزرەی مزگەوتەکان و خەرچی دیندار بووینە، وەکو شێخ محەممەدی حەفید، وەکو شێخ سەعیدی پیران، دەیان وەکو شێخ عەبدولسەلامی بارزانی، دەیان کەسانی ترکەوە لە حوزرەکان و لە مەدرسەکان و کە ئینسانی موسڵمان بووینە هەر خیانەتیان لە میلەتەکان نەکردی ئەسڵەن. قوتابیانی بەشدار بوو خولەکە بە سەرکەوتوو دادەنێن و دەڵێن سوودێکی زۆر باشیان لێ بینیوە و ئێستا شارەزای زۆربەی لایەنەکانی ژیانی پێغەمبەری خوان. بەڕاستی زۆر دڵخۆش بووم کە ئەم خولەکراوە بۆ ژیانی پێغەمبەر محەممەد صلی الله علیه وسلم و سوودی زۆرم تێدا بینی بە دەرەجەی باش. ئیشاڵڵا زیاتر سوودمان دەبین و سوپاسی لقی هەولێری زانایانی کۆمەڵی ئیسلامی دەکەین و ئەنجومەنی یەکی خوشکان کە هەستام بەکردنەوەی ئەم خولە بۆ ئێمە. زۆر سوودم لێ بینی، هیوادارم هەم هەر دایک و باوکێک مناڵەکانە بنێنە ئەم خوڵانە. زۆر سوپاسی لقی زانایانی کۆمەڵی ئیسلامی دەکەم. ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم مان لەبەر کرد. دەورەکە زۆر سوودم لێ بووینی، ئەوە بوو معنای باسی سیرەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەکرد و ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە لە منداڵیەوە لەدای بۆ ناوی چووە هەتاوە کۆتایی مردنی و باسی کردەوە، هەر چەند ئەمڕێ کردووە و ئەوانەی هەموو باس کردووە. گرنگیدان بە هۆشیارکردنەوەی نەوەی نوێ و خستنەگەڕی هەوڵەکان بۆ پێگەیاندنیان بەشێکی گرینگە لە کارنامەوە جیندای ئۆرگانە جیاجیەکانی کۆمەڵی ئیسلامی و وێڕای ئاستەنگە مادیەکانی بەردەم پرۆسەکە، بەڵام بەردەوامی هەنداوە بە کاروانی ڕۆشنایی و پەروەردەی ئیسلامی لە بوارە جیاجیەکاندا. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.